وەڵاو من خوا منی ناردۆوە لای تۆ و تۆتی ماوەیە لەگەڵم پیاوەیە بە بزانە چی لێ فێرەبی. نەخێر بەڵێ خوا ناردوێتی، بەڵام بفەرمێ ئەکرێ شوێنت کەوم شوێنپێکانت هەڵگرم لە خزمەت تا بم هەتاوەکو ئەو عیلمەی کە فێربی منیش تۆزێ لەو عیلمە فێر بم. سەیری ئەدەبی قوتابی لەگەڵ مامۆستاکەیە هەل ئەتەبیعوک، ئایا شوێنت کەوم؟ خەدەریش زۆر بەلەسەر خۆی بە تەواضع و جوابایەتەوە فەرمێ ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرا، بەخوا تۆ بەرگە ناگری لەگەڵ منە. باستك لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقوبة. أما موسايا خلص يا بدواي علما بدواي مؤتمريكا بدواي يك عالما أمها مشتأكا بوي كبيقاته كأقات أمبيا وإنجابي عليه بأدبوا هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا. أبي بقى اتاتشمنت عليه أي بياو برزك أتوانم دوات كوم ئەتوانم لە خزمەت تا بم هەتاوەکو بەشێ لەو عیلمەی کە فێر بووی تۆش فێری منیکەی. سەیری ئەدەبی قوتابی لەگەڵ مامۆستاکەیە هەل ئەتەبیعوک، ئایا شوێنت کەوم؟ بە پرسیار بە سیغەی پرسیار. وەڵاو من خوا منی ناردۆوە لای تۆ و تۆتی ماوەیە لەگەڵم پیاوەیە بە بزانە چی لێ فێرەبی. نەخێر بەڵێ خوا ناردوێتی، بەڵام بفەرمێ ئەکرێ شوێنت کەوم شوێنپێکانت هەڵگرم لە خزمەت تا بم هەتاوەکو ئەو عیلمەی کە فێربی منیش تۆزێ لەو عیلمە فێر بم. خەدەریش زۆر بەلەسەر خۆی و بە تەواضع و جوابایەتەوە فەرمێ ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرا، بەخوا تۆ بەرگە ناگری لەگەڵ منە. ڕاستەکە یەکیان ظاهر بین یەکیان باتن بین ناگەنێ دي اختصاصي زوج جارس. إنك لن تستطيع، قال إنك لن تستطيع معي صبرا. بو وكيف تصبر على ما لم تحط به خبرا. شون صبر لسر شتيك غريكا نهينكي نازانيت. أخي يعني شي بزانم يا أخي تو يكلم لم سرتي ناقيت أو ئاگادارە لە پشتەوەکەی ساکەنە کەسێ بە تەمای ئەمەیە ئەو عوزرەکەی لایە بەس لای تۆ نییە. ئاخر موسا و خضریش ئاوان بۆیە بەریەکەکەون. قال إنك لن تستطيع معي صبرا، تۆ سەبر لەگەڵ منە ناگریت